دەرچوانی دانەمەزراوی زانکۆ و پەیمانگاکان لە بەردەم پەرلەمانی کوردستان گرت بوونەوە داوایان کرد بە زووترین کات پەرلەمان بە بڕیارێک حکوومەت ناچار بکات ئەوان دابمەزرێنێت. وەکو ئەنجومەنی دانەمەزراوان و وانە بێژان و یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان و تەواوی دەرچوانی دانەمەزراو داوا دەکەین دامەزراندن و دابینکردنی هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بە پێی ساڵی دەرچوون و کۆنمرە و پێویستی لە کەرتی تایبەت بەبێ ڕەچاوکردنی مەرجی تەمەن و ئەزمموی کار جێبەجێ بکەن. هەروەها دابینکردنی بودجەی تایبەت لە پرۆژە یاسای بودجە بۆ دامەزراندنی ساڵانە بە شێوەیەکی دادپەروەرانە. هەروەها جێبەجێکردنی یاسای کاری عێراقی لە فەرمانگە حکومەکان و کەرتی تایبەتدا، کاراکردنەوەی پرۆژەی یاسای قەرزی بچووک بۆ پەرەپێدانی توانەکانی گەنجان و پێشخستنی پرۆژەکانیان و دامەزراندنمان بەبێ پاڵپشتی و تەسکێی حیزبی. دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان ڕاشی دەگەێنن لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتیان کە چەندین ساڵە بەهۆی دۆخی نالەباری کوردستان لە بواری ئابووری و سیاسی و شەڕی داعش دانیان بەخۆیان داگرتووە و بێدەنگ بوونە لە سەرەتایترین مافیان کە دامەزراندنە، بەڵام لەمە دووە بێدەنگ نابن. هاتی ناخی خۆمان داوا بکەین کە چەندی ساڵە حکومەت بە بیان و جۆرا جۆر دامەزرانی ڕاگرتووە، دەمانەوێت کە ئیستا بیانوانە نمانە ئەم شەڕی داعشە هەم کە قەیرانی دارایە ئیستا داواکارین لە بودجەی ساڵی نوێدا ڕێژێشی دەرخانکە لە ئەوەی کەەوە ئەو گەنجانە ئەو خێر لە خۆنە دیوانە دابمەزرێن. داوای مافەکی سەرەتایی دەکەین کە ویش دامەزراندنە سەرجەم کۆلێژ و پەیمانگاکان. بەڕاستی چەند ساڵش ڕابردوو ڕێژەی زۆر لە دەرچوان دانەمەزراوە. داواکاریمانەوەیە کە سەرجەم کۆلێژ و پەیمانگاکان لە بەشەکان ئەوانەی کە قسمەکانیان تەواو کردێک و دامەزرێن. زیاتر لە 11,000 بەس مامۆستای دەرچووی دانەمەزراو هەیە، یعنی تەنها مامۆستا زیاتر لە 11,000 ئەیزیگە لە پزیشک و ئەندازیار و ئەو تێکڕای بەشەکانی تر، ینی ژمارەیەکی یەکجار زۆرە. لە دوای ساڵی 2012ەوە یەک کەس دانەمەزراوە. ماوەی 8 ساڵە حکوومەتی هەرێم دامەزراندنی ڕاگرتووە، جگە لەو کەسانەی بە پشتگیری حیزب دامەزراون هیچ دەرچوێشی تر دانەمەزراوە. ئەمەش بێهیوایی لە لای دەرچوان دروست کردووە. سۆران عومەر پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش پێی وایە بەهای خوێندن کەم دەکرێتەوە ئەگەر حکوومەت بەو جۆرە مامەڵە لەگەڵ دەرچوەکانی زانکۆ و پەیمانگاکان بکات. هەرچەنە یەکەمەکان کە تا ئێستا لەم کابینە یەک وەجبەیان لە ساڵانی ڕابردوو دامەزران، ئەمەش پێمانەڵێ کە خوێندن بەهای کەمەکرێتەوە ئەگەر بێت و بەو جۆرە مامەڵە لەگەڵ دەرچووی یەکەم و دەرچووی دانەمەزراو بکرێ. ئێمە بەڵێنیان پێدەین پشتیوانیانین، هاوکاریانین لەگەڵ حکوومەت هەماهەنگین بۆی کە بتوانین لە یاسای بودجەی ساڵی 2020 کە ئەگەر گرفتی بۆ نێتە پێش بەشێک لەو کێشانە چارەسەر بکەین. چەندین جارە دەرچووە دانەمەزراوەکانی زانکۆ و پەیمانگاکان داواکاری ئاراستەی سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان دەکەن بە مەبەستی دامەزراندنیان و ڕەخساندنی هەلی کار، بەڵام داواکاریەکەیان پشتگوێ خراوە و وەڵام نەدراونەتەوە. بۆیە پاش بێهیوابوونیان لە حکوومەت و بەرپرسانی وڵات گرتبوونەوە و خۆپیشاندان بە باشترین ڕێگا دەزانن بۆ گەیاندن و جێبەجێکردنی داواکاریەکانیان. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.